سڵاو قوتابی خۆشەویستەکان چۆنن ئێوە باشن من مامۆستا پەیامم لەگەڵتانم بۆ دووبارە پێداچوونەوە بەوانەکانی ڕابردوو کە لە سەرەتای وەرزی دووەم تا کۆتا ڕۆژی قوتابخانە کە خوێندمان. هیوادارم هەمیشە لەش ساغ و تەندروست بن و هیوادارم ئەو ڤیدیۆیانەی کە لە سەرجەموانەکانی پۆلی هەشت ئامادەی دەکەین سودێکی باشی لێ ببینن و ببێتە هۆی دووبارە ئاشنابوون بەوانەکان. وەڵێ قوتابی خۆشەویستەکان لە کۆرسی دووەم بەندی نوێیەم کردی یەکەم لا 588 بوو دەستمان پێکرد تکایە کتێبەکانتان لابێتن لا 588 بکەنەوە یەکەم کرد کە خوێندمان ئەویش باز دەکەین ئاو لە هەوادا. وەکو هەموو جارێک پێش ئەوەی بچین ناوڕۆکی بابەتەکە دێین ئامانجەکان ڕوون دەکەینەوە. ئامانجمان چییە لەو کەرتە؟ یەکەم چۆن ئاو لە ناو سووڕی ئاودا دەجوڵێتەوە، سووڕی ئاو باز دەکەین، چۆن پلەی گەرمی بڕەکانی هەڵمی ئاو کار دەکەنە سەر شێڕێژە، پەیوەندیان چییە، پەیوەندی نێوان خاڵی شەونم و توڕبوونەوە وەسف دەکەین، ناوی سێ جۆر لە هەورەکان دەژمێرین و ناوی چوار شێوەی دابارین باز دەکەین. ئەگەر بینە ناوەڕۆکی بابەتەکە باسی کەش دەکەین. کەش بە گشتیوەکی گشتی کەش و هەوا کە گوتمان کەش و هەوا واتە بارودۆخی بەرگە هەوا لە کات و شوێنێکی دیاری کراودا، واتە هەر وەرزێک بارودۆخێکی تایبەت بەخۆی هەیە. بۆ نمونە لە زستاندا باران دەبارێت و پلەی گەرمی نزم دەبێتەوە، بەڵام لە هاویندا پێچەوانەی ئەوە پلەی گەرمی بەرز دەبێتەوە. لە پاییزدا دەتوانین بڵێن شێوەیەکی مامنەوەندی هەیە و لە بەهاریشدا فێنک و خۆشە، واتە هەر وەرزێک پلەیەکی گەرمی یاخود کەشوهەوایەکی دیاریکراوی خۆی هەیە. پرسیارێکی گرنگمان هەیە، بارودۆخی بەرگە هەوا بەندە لەسەرچی؟ بەندە بە بڕی ئاو لە هەوادا. باشە دێن سەر سووڕی ئاو. سووڕی ئاو چیە؟ کە باسی ئاو دەکەین دۆخەکانی ئاومان دێتە پێش چاو. دۆخەکانی ئاو چین؟ سێ دۆخن. یەکەمیان شلی وەکو بۆ نمونە ئاو، ڕەقی بۆ نمونە وەکو بەفر، گازیش بۆ نمونە وەکو هەڵمی ئاو. ئەگەر بینە سەر شێوەی یەک سووڕی ئاو بە شێوەیەکی گشتی باز دەکەین. سەرەتا ئەوەی گرینگە بزانین هۆی ڕوودانی سووڕی ئاو چیە؟ تیشکی خۆرە، واتە ئەگەر تیشکی خۆر نەبێتن ئەوە بە شێوەیەکی گشتی سووڕی ئاو دەداتن، بەڵام بە شێوەیەکی کەمتر. بۆ نمونە کە باز دەکەین یەکەمیان بە هەڵمبوون. بە هەڵمبوون یەکەم قۆناغی سووڕی ئاوە چۆن ڕوودەداتن لە ئەنجامی لێدانی تیشکی خۆر بە ئاوی دەریا و زەریایەکان. بە هەڵمبوون ڕوودەداتن ئەو کاتە ئاویش دەگۆڕێتن بۆ هەڵمی ئاو یان گاز. اینجا هەڵمی ئاوەکە بەرز دەبێتەوە بۆ ئاسمان، لەوێشەوە چڕبوونەوە ڕوودەداتن. چڕبوونەوە چیە؟ بریتە لە گۆڕینی دۆخی بۆ نمونە ئاو لە گازیەوە دەگۆڕێتن بۆ دۆخی شلی. باشە لە دۆخی گازیەوە بۆ دۆخی شلی. لە دوای چڕبوونەوە قۆناغی سێم ڕوودەداتن کە دابارینە. دابارینش گوتمان ڕوودەداتن کاتێک بە سێ شێوەی هەیە: بەفر، تەرزە یاخود باران. هەندێکیان بۆ منە بەفر لەگەڵ باران یان بۆ منە باران و یان تەرزەش پێکەوە لە هەورەکانەوە دەکەونە سەرزەوی. لەوێشەوە کە گەیشتە سەرزەوی چ دروست دەکاتن؟ ڕووە ڕەوین یان ڕووە ڕۆگە کە چییە؟ ئەوانیش گوتمان جۆگە و ڕووبار و دەریا و زەریا و کانیەکانمان بۆ پڕ ئاو دەکاتن. کاتە سووڕی ئاو چوار قۆناغە بە هەڵمبوون، چڕبوونەوە، دابارین ئەوە بە شێوەیەکی گشتی ڕووە ڕۆگەش لە ئەنجامی سووڕی ئاو دروست دەبێت لە زەویدا. دێنە سەر شێ. هەروەکو دەبینن پێناسی کەشیش لێرە هەمانە، دەتوانن هەم لە ناو بابەتەکەی خۆمان هەم لێکانش لەبەری بکەن، بەڵام لێروکانە ڕوونترە. کەش چیە؟ بارودۆخی بەرگە هەوایە لە ماوەیەکی کوردە. لە ڕووی چیەوە؟ بێگومان لە ڕووی پلەی گەرمی شێ دابارین و باو ڕادەی بینین. هاتینە سەر شێ. شێ چیە؟ ڕاستەوخۆ پەیوەندی بە پلەی گەرمیەوە هەیە، واتە چۆن هەرچەندە پلەی گەرمی بەرز بێتەوە ڕێژەی شێ بەرز دەبێتەوە، چونکە پلەی گەرمی وا دەکات بە هەڵمبوونی ئاو زۆر بێتن. چەند بە هەڵمبوونی زۆر بێتن ڕێژەی شێ زۆر دەبێت. کاتە شێ چییە؟ ڕێژەی هەڵمی ئاوە لە هەوادا. ڕێژەی هەڵمی ئاوە لە هەوادا پەیوەندی سێ بۆ منە سێشتا پەیوەندیان بێتەوە هەیە. یەکەمیان پلەی گەرمی، دووەمیان بە هەڵمبوون، سێمیان شێ. دێنە سەر شێ ڕێژە. شێ ڕێژە چیە؟ یەکێکە لەو دەربڕنانی کە پێویستە جیایکەنەوە لەگەڵ شێ لەگەڵ شێ ڕێژە جیاوازە.
بەڵێ قوتابیان هەروەکو لەسەرەوە پێناسەکانی جیاوازی نێوانیان شێ لەگەڵ شێڕێژەمان کرد. شێڕێژە گوتمانچیە بریتە لە ڕێژەی بڕی هەڵمی ئاو لە هەوادا بەراورد لەگەڵ گەورەترین بڕی هەڵمی ئاو کە هەوا دەتوانێت هەڵی بگرێتن لە پلەیەکی گەرمی دیاری کراودا. و شێڕێژە بەردەوام بۆ ڕێژەی سەدی دەهێنرێتن و هەوا تێرە و شێڕێژەکەی دەگاتە 100 لە چ کاتێک ئەو کاتەی هەوا هەموو ئەو هەڵمە ئاوە هەڵدەگرێتن کە دەتوانێت هەڵی برێت لە پلەیەکی گەرمی دیاری کراودا. لەکوانە یاسایەکی بیرکاریمان هەیە دەڵێ شێڕێژە یەکسانە ڕێژەی ڕاستەقینەی هەڵمی ئاو لە هەوادا بە گرام لەسەر مەتر سێجا لەسەر ڕێژەی تێربوونی هەڵمی ئاو لە هەوادا جارانی ڕێژەی 100 دەکەین. هەروەکو لەکوان هەڵۆزێکی بیرکاریمان هەیە وا دابنی 1 مەتر سێجا لە هەوادا لە پلەی گەرمی 25 بڕی 11 گرام هەڵمی ئاوی تێدایە کاتە ئەوە ڕێژەی ڕاستەقینەکەیەتی. هەواش دەتوانێت لەو پلە گەرمێدا 24 گرام لە هەڵمی ئاو هەڵبگرێتن ئەوە ڕێژەی تێربوونیتی. ژمارەکان وەکو یاسایە بەکاردێنین جارانی 100 دەکەین و شێڕێژەمان بۆ دەردێت. دێنە سەر ئەو هۆیانەی کار دەکەنە سەر شێڕێژە دوو هۆکاری سەرەکیمان هەیە. یەکەمیان بڕی هەڵمی ئاو، دووەمیشیان پلەی گەرمی. ئەو دوو هۆکاران کە ڕاستەوخۆ کار دەکەنە سەر شێڕێژە. ئەگەر پلەی گەرمی و پەستانی جێگیر بن دێنە سەر ئەوەی بزانین پەیوەندی نێوان هەڵمی ئاو و پلەی گەرمی لەگەڵ شێڕێژە چۆنە. یەکەمیان هەڵمی ئاو هەتاوەکو هەڵمی ئاو لە ناو هەوادا زیاد بکاتن ڕێژەی 6 زیاد دەکات کەواتە پەیوەندیی ڕاستەوانەیە و لەگەڵ پلەی گەرمی پێچەوانەیە واتە هەتاوەکو پلەی گەرمی بەرز بێتەوە شێڕێژە کەم دەکاتن. باشە پەیوەندیی پێچەوانیان لە نێوانیاندا هەیە. دێنە سەر ئەو ئامێرە چییە کە بۆ پێوانەکردنی شێڕێژە بەکاردێتن؟ هیگرۆمەتر دەستگایە کە بەکاردێنێتن بۆ پێوانەکردنی شێڕێژە هەروەکو ئەو وێنەیە دەبینن ئەوە هیگرۆمەترە کە بەکاردێنرێتن بۆ پێوانەکردنی شێڕێژە کە لە 2 تێرمۆمەتر پێک هاتووە. یەکەمیان کۆگاتەر، دومیشیان کۆگا وشک. کۆگاتەرەکە بۆچی پێکوترێت کۆگاتەر؟ چونکە پارچە قماشێکی تەر داپۆشراوە و جیاوازی هەری خاموت بکارێتن. گوتمان جیاوازیە لە خوێندنەوەکانی پلەی گەرمی هەر تەرمۆمەترەکە ئاماژێ بۆ بڕی هەڵمی ئاو لە هەوادا. چۆن تەرمۆمەتری کۆگاتەر کار دەکاتن؟ لەکوانە تەرمۆمەتری کۆگاتەر بوتون بە پارچە پەڕۆیەکی تەر داپۆشراوە. کاتێک کە بەکاردێنین دەیسوڕێنینەوە ئەگەر پارچە قماشەکە بە زووی وشک بووە واتە ڕێژەی شێ لە هەوا کەمە، بەڵام ئەگەر هاتو پارچە قماشەکە درەنگ وشک بووە واتە ڕێژەی شێ لە هەوادا زۆرە. ئەوە زۆر گرینگە. دێنە سەر چڕبوونەوە. چڕبوونەوە چیە؟ باسمان کرد. چڕبوونەوە گۆڕانێکە لە دۆخی گازیەوە بۆ دۆخی شلی. باشە؟ بەڵام پێش ئەوە چڕبوونەوە ڕووداتن پێویستە هەوا تێر بێتن کە شێڕێژەکەی بگاتە 100. پێویستە شێڕێژەکەی 100 بێتن. خاڵی شەونم چ هەروەکو دەبینن ئەوە بۆ منە پەرداغە ئاوێکە کە دەبینین لە دیوی دەرەوەی پەرداغەکە دڵۆپ ئاوی تێدایە و لە کاتێکدا ئەو حاڵاتە ڕوودەداتن کاتێک کە ئاو لەناو ئەو پەرداغەدا سەهۆڵمان هەیە ناو کاسەکە کەوا دەکاتن ساردی هەوای دەوروبەری کاسەکە بگاتە خاڵی شەونم. کاتە خاڵی شەونم چیە؟ هەروەکوان پێناسەکەمان هەیە ئەو پلە گەرمیەیە کە تیادا هەوا تێرە بەو هەڵمە ئاوەی کە دەست دەکاتن بە چڕبوونەوە. بەڵێ قوتابی خۆشەویستەکان ئەمەوانەی ئەمڕۆمان بوو. هیوادارم سودی لێ ببینن و دووبارە پێداچوونەوەی بۆ بکەن تاوەکو بتوانین لەوانەکانی داهاتوو تاواکەرەکەی بە جوانی پێداچوونەوەی بۆ بکەین. ئینشاءڵڵا لە دەوانەیەکی دیکە یەک دەبینینەوە کاتێکی خۆش.